خۆشەویستان لە تەوری دومی بەرنامەی تایەک لاگەڵتانم لەسەر دومین کۆڕبندی ئابووری سلێمانی کە بەڕێوە دەچێت ئەمڕۆ ڕۆژی سێم و کۆتا ڕۆژێتی لە یەک پانێڵ پێک هاتبوو کە لە سعات 11ەوە دەستی پێ کردو بە دیاریکەی ئەبوو لەو کاتەیە دەست پێ بکە لە ئێوارە لە کاتی خیتامی دووبارە دانیشتێکی دیکە وەکو خیتامی و کۆتایی هێنان با کۆڕبەندەکە ساز دەکرێتەوە لارە کۆڕبەندەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە کۆمپانیا نوێنەری پرۆژەکانی نیشتەجێبوون کەسانی بازرگان و تەنانەت میوانانیش کە لە ناوڕاست و باشووری عێراقەوە هاتبوون بەشداریان تێدا کرد و جۆرێک لە گفتوگۆ و ئاشناکردنی کۆمپانیاکان لەگەڵ میوانانە دروست بوو دیارە ئەم جۆرە کۆڕبەندانە گرنگیەکەی لەوەدایە کە دەتوانێت دووبارە فیکری جۆرێک لە ڕکابەری لە نێوان کۆمپانیاکان و پرۆژەکانی نیشتەجێبووندا دروست بکات بە شێوەیەکی شەریفانە دیارە ئەم کۆڕبەندە لە هەر یەک زیاتر چڕکرابەوە لەگەڵ نوێنەری کۆمپانیاکان و بەرهێنەران لە شاری هەڵەبجە و لە پارێزگای سلێمانی لەسەر ئەم بابەتە وەکوێک لەو پرۆژەی نیشتەجێبوونانە کە لە نێو کۆڕبەندەکەی ئامادەیان هەبوو مایۆرکاستی بوون کە مایۆرکاستێک دیارە پرۆژەکانیان تەنها لە یەک بابەتە خۆی نابینێتەوە چەند پرۆژەیەکی دیکەشیان هەبووە کە ئەوان توانیویانە گەشەی پێ بدەن لە پارێزگای سلێمانی ناری حەسەن زیرە کە بەڕێزیان نوێنەری مایۆرکاسیتین لێرە ئامادەیە لەسەر بابەتەکە و ئاشناکردنی کۆمپانیاکان بە میوانەکان گفتوگوی لەگەڵدا دەکەم نارین خان زۆر سپاس بۆ ئامادە بوون ئەمڕۆ سێم ڕۆژی کۆڕبەندەکەیە چۆن بەڕێوە چوو یعنی توانرا لە نێو کۆڕبەندەکە بە شێوەیەکی ئارام نزیک بوونەوە لە نێوان کۆمپانیاکان لە نێوان پرۆژەکانی نوێنەری پرۆژەکانی نیشتەجێبوون و ئامادە بووانە دروست بێت بەڵێ لە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ ئەم ڕۆژ کە کۆتا ڕۆژە ناساندنێکی باشی کۆمپانیاکان و پرۆژەکان هەبوو ئاشنابوونی خەڵکە و بە تەواوی ئەو پرۆژانێک کە ئێستا حالیان دەست بە جێبەجێکردن کراوە لە ناو شاری سلێمانی و زۆر بە شێوەیەکی باش بەڕێوە چوو مایۆرکاستیەکێک لەو پرۆژەی نیشتەجێبوونانی یەکێکە لە پرۆژە گەورە نیشتەجێبوونە سەکنەکانی کە ئێستا دروست دەکرێت کە هەم ژمارەیەکی زۆر باڵەخانە و ژمارەی زۆر ڤێلامان هەیە لە پرۆژەکەیە نزیکەی 1912 ڤێلامان هەیە بە سێ ڕوبەری جیاواز زائیدەن 18 باڵەخانەی ستونیمان هەیە کە ژمارەیەکی زۆر سێ قیاسی جیاواز لە شوقە لە خۆگرێت تەواوی پرۆژەکە لە پرۆژەکانی کە بۆ جێ ئەکرێتەوە کە ڕوبەرێکی زۆری ئەکرێ بە سەوزایی زائیدەن دەریاچەیەکی دەستکردی تێدا ناو پرۆژەکەیە بە ڕوبەری 74,000 مەتر دووجە و بە ئەسعارێکی زۆر مناسب ئەفرۆشرێ بۆ ئێستەی بازار زۆر گونجاوە کە هەمووی بە ئەقساتی درێژخایەنن بەڵێ دیارە لە پرۆژە نیشتەجێبوونەکان ئیسە بە شێوەیەکی بەفراوان دروست دەکرێت لە هەرێمی کوردستانە بەڵامەوەی بۆ خەڵک گرنگە کواڵێتیەکەیە مایۆرکاستی تا چەند ئەم خاڵی ڕەچاو کردووە لە پرۆژەکەیە پرۆژەکە بە کواڵەتێکی زۆر بەرز دروست دەکرێت چ ڤێلاکان چ شوقەکان هەموو لە ناو شوقەکان و ناو ڤێلاکانە ئەوانەی کە ئێمە وەکو خۆمان وەکو پرۆژە وەکو دیاری ئەیکەین بۆ ئەوانەی کە کڕیارەکانن هەموو شوقەکانمان کەوانتەری بۆ دروست دەکرێت تەواوی یەکەکان بە سیستمی عەزل دروست دەکرێت سیستمی مۆلەرزە ڕەچاوەکرێت بۆ هەموو باڵەخانەکان بۆ ڤێلاکان تەواوی یەکەکان سپلیتی تایە لە ناحەی بۆ گەرمکردنەوە و ساردکردنەوە هەروە تەسیسی شۆفاژمان هەیە سیستمی غازی مرکزیمان هەیە وەکو خەدەماتی ناو پرۆژەش مەکتەب ڕەوزە حەزانە بەشە تەرفیهەکان مەسبەح جیم مزگەوت بەڵێ لە پرۆژەکە مزگەوت هەیە بنکەی تەندروستی هەیە بنکەی ئاگرکوژانەوە هەیە باش دیارە لەم جۆرە کۆڕبەندانەیە کە ساز دەکرێت خەڵکانی جیاواز کۆمپانیای جیاواز بەشداری دەکەن جۆرێک لە نزیکبوونەوە ڕوئەیە لەم کۆڕبەندەیە تا چەند توانرا یاخود ئەوە بەدیکرا نزیکبوونەوەی کۆمپانیاکان ئاشناکردنی نوێنەری کۆمپانیا و پرۆژەی نیشتەجێبوونەکان لەگەڵ ئامادەبوانی ناوەڕاست و باشووری عێراقا بەدیکرا ئەم نزیکبوونەوەیە بوو بەڵێ نزیکبوونەوە لە نێوان بەڕێوەبەرەکان یاخود پرۆژەکانی نیشتەجێبوون لەگەڵ یەکدا بەدیکرا بەڵێ بە شێوەیەکی زۆر باش باشە تا چەند گرنگە ئەم جۆرە کۆڕبەندانە ساز بکرێت دیارە ئەمە دووەمین بەڵێ مانگینەوە جەبەکرا ئەم کۆڕبەندە زائیدەن ئەمساڵ ئەمەی ئەمساڵ ماوەکەی 3 ڕۆژ بوو بەڵام جاری پێشوو 1 ڕۆژ بوو بۆیە ئەڵێم ئەم جارە باشتر بوو باشە ئەما کەمە دوا پرسیار ناریخان سەبارەت بەوەی کە ئێستا دارایی هەرێمی کوردستان چۆن دەبینرێ خەڵک چۆن دەبینرێ بۆ کڕینی پرۆژەکانی نیشتەجێبوون ڕوونتر بڵێم خواستی هاوڵاتیان بۆ کڕینی پرۆژەکانی نیشتەجێبوون چۆنە ئێستا بەڵێ خۆی بە سەراحەت تەئسیری زۆر هەیە
بالذات یەکەمیش لە عقاراتا دەرەکەوێت لە کڕین و فرۆشتنی عقاراتا دەرەکەوێت بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو فرۆشتنی یەکەکان بەنەوەیەک سعرەکان دانەنراوە فرۆشتنەکە بەنەوەیەک ناکەین کە خەڵک نەتوانێت نزیک بێتەوە پرۆژەکان لە پرۆژەکەمانان شت بکرێت هەمووی بە ئەقساتی درێژخایەن و پێشەکی مقدمەیەک و ما باقی پارەکە بە ئەقساتی خەڵک پێ هەڵەسوڕێ حەسب مەساحەکان پێشەکیەکان ئەگۆڕێ و هەمووشی مەجای هاوکاری تایە بەدەل لە پرۆژەی مارکە ئێمە پرۆژەی کەشمانەیە پرۆژەی سولیڤیومان هەیە یەکەمین پرۆژەی سەکەنی بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال پرۆژەی میروانۆسمان هەیە ئەویش تازە دەستکراوە بە فرۆشتن لە یەکەکانی زائیدەن پرۆژەی ڕۆڤارسیمان هەیە هەموو پرۆژەکان ئێستا حالێن ئیشیان تیاکرێ بە شێوەیەکی باش خەڵکیش ئەوە ئەبینە کە بەردەوام ئیش هەیە لە پرۆژەکەمان و هەروەها ئیشەکان ستێ بە ستێ پیشانی خەڵکە درێت ئەزانن کە پرۆژەکە حالێن ئیشی تایە ئیشەکان باشی بەڕێوەڕوا لەبەرەوە فرۆشتنی باش هەمدلله هەرچەندە دوا پرسیارم لێ کردی بەڵام بابەتێک سەرنجی خەڵک ڕاتێک کێشە ئەویش کە پرۆژێکی نیشتەجەبوونە کرێت و مایۆرکاستی ڕەچاوی ئەم خاڵی کردووە کە ئەو کەسانی کە پرۆژەیەک شوقەیەک دەکڕن لە دوجارات ناویان دەچێتە تیر و پشکەوە بۆ ئۆتۆمبیل بێ یاخود شتی جیاواز بێت ینی ئەم بەم بابەتە چییە کە مارکاستی پشتی پێبستووە گرنگەکەی چییە؟ بۆ سەری ساڵی 2023 ئەو ئۆفەرەمان هەبوو ئەمە وەکو ئەوە نەبوو بڵین تەشجیع بێ خەڵک بێ هەر لای ئێمەش بکڕێ الحەمدوللا فرۆشتنێکی باشمان هەبوو ئەمە بۆ دووجار ئیسفادەکردنی ئەوانە کە لای ئێمەش دەکڕن ئەو ئۆفەرەمان بۆ دانابوون توانرا و ئیسفادێ پێشکەش بە خەڵک بکرێت بەڵێ کارگەی لەسەر کڕینی هەبوو بەڵێ بوو بەڵێ بەڕێز نارین حەسەن زیرەک نوێنەری مارکاستی لێرە ئامادەیتە بۆ زۆر سوپاس بۆ ئامادەبوونەوە